نابیناکان لە شاری بەسرای خواروی عێراق دەیانەوێت لەسەر شانۆوە بێداری و بێزاربوونیان لە دۆخی سیاسی عێراق دەرببڕن پاشەوەی هەندێکیان قوربانی ئەو شەڕانن کە ماوەیەکە گیرۆدەی وڵاتەکە بووە. ئەم هاوڵاتیە پۆلیس بووە بەهۆی تەقینەوەی مینەوە هەردوو چاوەکانی لەدەستداوە. بەڵام خۆوتنی شانۆ و نواندن جوڵەیەکی بەژیانی داوەتەوە کە نابینابوون نەبووەتە بەربەست. پۆلیس بووم لە پارێزگای بەسرا چاوم لەدەستدا و نەشم توانی هیچ جوڵەیە بکەم لەبەرەوە ڕوون کردە شتی فکری. شانۆش کەشێکی گونجاوە بە دەربڕینی بیرروڕاکانت. لەو ڕێگەیەوە دەتوانیت فەلسەفەی ژیان دەرببڕیت و خەم و پەژارە و خۆشیەکانی کۆمەڵگەش. زۆربەی ئەوانەی شانۆکە بەڕێوە دەبن نابینان لەگەڵ چاوساقەکانی هاوڕێیان یەک ئامانچکۆی کردوونەتەوە. لە ڕێگەی ئەم شانۆیەوە چەندی پێیانمان گەیان پێیان بۆ خەڵک پێیان بۆ حکوومەتیش ئێمە دەتوانین هەموو شتێک پێشکەش بکەین و بە ئەنجامی بگەینین. لە ڕێگەی ئەم شانۆیەوە چەندین شتمان وروژان کە کۆمەلگەڵەی خافڵە. هذه الفكرة هي جزء منها ئەم بیرۆکەیە بەشێکی دەگەڕێتەوە تا نابیناکان هەست بکەن ژیانێکی ئاسایی لەگەڵ خەڵکی تردا بەڕێوە دەبن نەک پەراوێز بخرێن و بیر لە خۆکوشتن بکەنەوەیان تووشی خەمۆکی بن کە دێنە سەر شانۆکە و لە کاتی پرۆڤەدا درک بەوە دەکەی کە چەند هەوڵ دەدەن بۆ ئەوەی کارەکان بەباشی بەڕێوە بچن. لەم هۆڵە چاوساغەکانیش چێژ لە ڕۆڵی ئەو نابینایانە دەبینن کە باز لە ئازار و مەینەتەکانی ئەوانەکەن. ڕەنگە بۆ کەسێکی نابینا کاریگەری هەر کەم و کورتێکی خزمەتگوزاری یان ئاسایش لە وڵاتەدا بۆ ئەوان دوو بەرامبەر بێت. لە ڕاستیدا پێشببینی ئەوم نەدەکرد نمایشێکی ئاوەها جوان و بەهێز پێشکەش بکەن بە دەربڕینی کەم و کورتەکان لە ڕێگەی کۆمێدیەوە زۆر پێکەنین بەڵام لە ناخیشەوە ئازار بەخش بوو لە ڕێگەی ئەو پەیامانەی دەیانگەیان. ئەم بیرۆکەیە نوێیە کۆمەڵێک شانۆیەک پێکەوە بەڕێوە دەبن بەبێ ئەوەی نابینابوون بوو بێتە بەربەست.